لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەت بۆ ڕووبەڕووبوونەوەی هەژاری لە عێراق، وەزارەتی پلاندانان 300 یەکەی نیشتەجێبوونی بەسەر خێزانی هەژار و شایسە لە کەرکووک دابەش کرد. بەریکاری وەزیری پلاندانانی عێراق دووپاتی دەکاتەوە هەوڵەکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بەردەوام دەبێت. پارێزگاری کەرکووکیش بە وەکالەت داوا لە وەزارەتی پلاندانان دەکات یەکەی نیشتەجێبوونی زیاتر بۆ کەرکووک دروست بکات، چونکە شارەکە پێویستی بە یەکەی نیشتەجێبوونی زیاتر هەیە و ڕێژەی هەژاریش تا دێت بەرز دەبێتەوە. ئەمڕۆ ئێمە دەستمان کرد بە هەنگاوێکی بچووک بۆ خزمەتی هاوڵاتیان بە تایبەتی ئەو کەسانەی هەژار و کەم دەرامەتن بە مەبەستی کەمکردنەوەی ڕێژەی هەژاری. هەر ئەمڕۆ هەستاین بە پێدانی کلیلی 300 یەکەی نیشتەجێبوون لە شاری کەرکووک بەسەر هەموو پێکاتەکاندا. ئەم کارەش لەسەر جەمپارێزگاکانی تری عێراق ئەنجام دەدرێت لە ناوی شیاندا کەرکووک. مفتوحة ومتعاونة مع كركوك. احنا دعوتنا إلى الوزارة بزيادة. وەزارەتی پلاندانان هەمیشە هاوکارە لەگەڵ شاری کەرکووک. ئێمە داوامان لە وەزارەت کردووە پرۆژەکانیان لە شارەکەدا زیاتر بکەن لە ڕووی چەندێتی و چۆنێتیەوە، لەبەرەوەی کەرکووک پێویستی بە سیاسەتێکی نیشتەجێبوونی نوێ و بەرفراوانە. ئەتوانیومانە سەرجەم پێکهاتەکان لەم پرۆژەیەدا بەشداری پێ بکەین تا ڕێ لە موزایەداتی میدیایی و سیاسی بگرین. لە دابەشکردن و دیاریکردنی هەژار و نەدارەکانی پرۆژەکەشدا پشت بە پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی بەستراوە کە ڕێگەیەکی بێلایەنە. ئەوەش کە زۆر گرنگە هەموو پێکاتەکان با تێکەڵاوی و بێجیاوازی لە یەکەکاندا نیشتەجێ دەبن. هاوکات دابەشکردنی 10,000 پارچە زەوی لە کەرکووک بڕیاری لەسەر دراوە، بەڵام سەرۆکی شارەوانی دەڵێت گرفتی نەبوونی زەوی لە ئێستادا بۆتە ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی ئەو بڕیارەدا. بەڵێ خۆی خۆتەیەک ناردراوە بۆ وزارەت بەڕێز وەزیرە مساعدەقەی لەسەری کردووە 10,000 قطعە تەوزیع بکرێ، بەڵام ئەو بڕە قطعەیە بەم کات و ساتە هەمووی جێبەجێ ناکرێ. بەڵام ئێمە ئێستەوە لژنەی تایبەت هەیە لە مەحافەزە و لەگەڵ داوایرەکانی وانی کە مشتەرەکن لەو بابەتە ئەمانە هەمووی تەهیئەی ئەرزانە ئەکەن بۆ ئەوەی هەر کاتێک کە تەواو بوو دابش بکرێت لەسەر ئەو چین و توێژانەی کە لەو خوتەی کە ئیدراج کرا بۆ وزارەت لە وزارەت موافقی لەسەر دراوە. طبعا ئەو بەڕێز کازمی لەگەڵ وەزیرە مشاوەرەی ئەوەی کردووە کە تۆ بۆ هەموو مەحافەزەکان، بەڵام کەرکووک تایبەتمەندیەکی خۆی هەیە لەبەرەوەی کێشەی زۆر هەیە لە کەرکووکە لە مەحافەزاتەکان ترانیە. ئەو کێشانە ئەگەر چارەسەر بکرێت ئەو بڕە ئەرزانە تەهیئاکرێ و ئیفراز دەکرێت، دوای ئەوە بە گوێرەی ئەو خوتەی کە دانراوە دابەشەکرێت بەسەر چین و توێژەکانە. بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە عێراق، سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری داوە لە هەموو پارێزگاکان 550,000 پارچە زەوی دابەش بکرێت و 17 شاری نوێ نیشتەجێبوونیش دروست بکرێت. بەڵام بێ بەڵێنەکانی دەوڵەت بەرامبەر بە هاوڵاتی وای لە تاکی عێراقی کردووە بە بانگەشە و بڕیار باوەڕ نەکات تا ئەو کاتەی کلیلی خانۆکەی پێدەدرێت یان تاپۆی زەویەکەی نەخاتە گیرفانی. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.